لە شاوی پەنابەران بەردەوامە بەرە ئەوروپا خێزانەکان مناڵەکان کۆڵ بە کۆڵ ماڵ و حاڵی خۆیان بەجێشتووە و لە سنوورەکانی ئەوروپا دەگیرسێنەوە. ئەم دیمەنانەی دەبینن سنووری نێوان سەربیا و کرواتیایە کە ڕۆژانە هەزاران پەنابەر ڕوودەکەنە ئێرە و لەم باران و سەرمایەدا چاوەڕوانیکردنەوەی سنوورەکانن. زۆر سارد دەبێت بە دڵنیاییەوە زۆر گرنگە بەتانی و خێمە بۆ ئەو خەڵکە دابین بکرێت. ئێمە لە سەر وەختێکی ئەوە داین کە ئەو پێداویستیانیان بۆ دابین بکەین هەروەها ئاو خواردنیش شەوێکی زەحمەت دەبێت بەڵام هەر چۆنێک بێت دەتوانن بخەون. بەڵێ زۆر سارد بوو ئێمە گیانمان بەستی لە سەرمادا. قوربانی یەکەمی ئەمڕۆوە بە کۆمەڵە مناڵەکانن برسێتی و توونێتی و سەرما و نەخۆشی دوجار ڕێ لە خەونی دەربازبوون و گەیشتن بە ژیانێکی ئارام ناگرێت. 15,000 کەس بۆ ئێمە کارێکی سەختە ئەگەر لێشاوی پەنابەران بەردەوام بێت و ڕۆژانە 4,000 بۆ 4,500 پەنابەر بێن دەتوانین داڵدەیان بدەین لە کاتێکدا ئەگەر ئەو خەڵکە لایانی کەمی ژیانیان بۆ دابین بکرێت بۆ ئەوەی بتوانن شەو لێرە بمێنەوە و تەواڵێتیان بۆ دابین بکرێت. لە بارودۆخێکی زۆر خراپ داین لێرە لە سارد و سەرما و هیلاکی و ئەوە دوو ڕۆژە خەڵک لێرە چاوەڕێ دەکات هەمووان لە دەرەوە ئەخەون و مناڵەکان نەخۆش دەکەون ئیتر بەسە هەمومان چاوەڕوانی کردنەوەی سنوورەکان دەکەین بۆ ڕزگارمان بێت. کەش و هەوا زۆر خراپ بوو زۆر سەر بوو ڕێکخراوی UN یارمەتی ئێمەیاندا هەروەها UN بەتانی و خواردن و خواردنەوە و چەندین شتیان بۆ دابین کردین لەبەرەوە زۆر سپاسیان دەکەین وەک دەزانن ئێمە ئێستا کە چاوەڕوانی کردنەوەی دەواازەکانی سنوورین بۆ ئەوەی کە بگەینە ئەڵمانی. شەوانە سنووری نێوان کرواتیا و سربیا دەبێتە مەنزڵگەی دووەمی ئەو پەنابەرانەی لە ئاگری جەنگ و نەهامەتیەکانەوە هاتوون بەرەو سەرما و شەختەی سنوورەکانی ئەوروپا. ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا.